پێشەچی دەبێ بنجۆزەکان خاوێن بکرێنەوە بۆ ئەو جێزانەی کە دەوەرن بزر نەبن. مەرحەلەیەکەمان بنپەلانە خاوێن دەکەینەوە، ئەوە گوێزە لێیان دەکەینەوە بۆ ئەوەی کە بەپاکی بچینە سەر جۆزەکان. ئەمە جۆزن ئێستا بەردەبنەوە. لە دوای ئەوەی کە ئەو زەلامەی دەیوەشێنێ تایبەت جەماعەتێکیش لە خوارەوە کوان دەکەنەوە. دوای کۆکردنەوەی ئەم گوێزە دەبێت لە توێڵکەکەی جیا بکرێتەوە. مەرحەلەی دوای ئەوەی بەڕاستی دەبێت ئەم گوێزانە وشک بکرێنەوە. کە بێت و گوێز وشک نەکرێتەوە لە ماوەیەکی زۆر کەمدا کرم دەی دەدایە بۆ خنگ دەبێت یا تامی زۆر ناخۆش دەبێت. بەڵام ئێستا ئێمە کە ئەم گوێزە خڕکرانەوە بۆ ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ تا 5 ڕۆژ هەڵیان دەخەین لەبەر هەتاو دواتر کۆیان دەکەینەوە کە کۆمانکردنەوە ئەم گوێزانە تێک ناچن و تامیشیان تێک ناچێ. گوێزی کانتوێ بە 1000 دەفرۆشێ بە چیلۆ نییە. گوێزی چاچی قسمە چاکەکەی بە 1000 دەفرۆشێ. 1000 دانەی دەبژێری و دەفرۆشێ. گوێز وەشێن نابێت چلۆیان بشتێنە بە زۆری و دەبێت بە ڕێعاتیش بێ لەگەڵ گوێزەکەی چونکە بەڕاستی ئەگەر چلۆی شکابەری ساڵێکی دیکەی نامێنێ زۆر کەم دەبێت. گوێز بە خۆی دارەکەی قایمە. ئەگەر قایم نەبایە ها ئێستا بۆ نمونە دەبێت تۆ ئاوا ڕاوەستی ئاوا ڕاوەستی دەبێت زۆر زیرەک بی لە گوێستان. ئەگەر زیرەک نەبی هەڵدەوەری وەکو گوێزەکەی دەکەوێت خوارێ. بەڵام سفاتی ئەوەندە هەیە باشە دارگوێزەکە بخۆی جێخۆی قایمە. ئەگەر قایم نەبێ هیچ کەسێک ناتوانێت گوێز بەس گوێز وەشێنی زۆر کەمە ئێستا بە حالیان زۆر کەس کەم دەوێرێ گوێزی بوەشێنە لەبەر ئەوەی ئەزێتێکی ناڕەحەتە ئەو گوێزی زۆر ئاسێ هەیە. ئەمانە باشن الحەمدوللا ئەوە سەرەفەلە دەبێت بڕۆی بەڕاستی لەگەڵی هەتاکو دارەکەی دەگاتەیە هەر دەبێت تۆ بە دوای کەوی نابێت گوێزەکەی بەجێ بێڵی. من زیاتر لە 20 بۆ 25 ساڵە من خەریکی ئەم کارم. هەر لە منداڵی وەکو ئەو کوڕەی بووم کە چوومە سەر گوێز. سا لە هەموو ئیخۆماندا ئەمن بە گوێز چاک ئەوجا ئەو کوڕە. بەناواقی دیکە لە هەموو ماڵەمەدا کەسێکمان نێ گوێز وەشێن بێ. بەڵێ لەسەر گوێزە ڕاترازاوم بەس نەکەوتومە خوارێ لە ناوەڕاستی گوێزەکەی خۆم گرتوتەوە. زۆر ئەحتیاجە ئەو دارەی کە لە بن لاقی دووش کە دەبێت ئاگات بێ وشک نەبێ وشک بێدا دەشتێ کەشکات تۆ دەکەوێت خوارێ تۆ دەست ناگری. ئەم دەستانە تەنها پەیوەستن بەو دارەیەوە. جاری وایە بە سەریت خۆ دەگری. جێی وا هەیە بەس پێویست بە یەک سەرە پەنجەت دەکات. بەس جوڵەی بکا بە قوت دەکەوێت خوارێ. کەواتە بەڕاستی لێزانینی دەوێت. لەخوا بە زیادێ باشە لە پار و پێرار زۆر باشترە. پار وەسەد بوو پێرار هەر هیچ دەنگ نەبوو لەو دۆڵی هیچ گوێزێک نەبوو. فەز الحەمدوللا ئەم ساڵ باشە. ئەمە شات نەخوارەوە جێواش بێ مەخواست ئەمە هە دەبێ وشکەڵانی شخاوێن کەیوە کاکاگەر لە خۆت بێ. السلام عليكم ورحمة الله.